گیان سێ مانگ لەمەوبەر بەتاکید جیاب بوو چکە پەیامی ئەو جارە لە جێژنی قوربانی پیرۆزدا خوێندنەوەیەکی دروست بۆ هەلومەرجی سیاسی هەرێمی کوردستان بۆ پێکەوە کارکردنی هەموو لایەنەکان و بۆ چۆنیەتی تێگەیشتن و گفتوگۆکانی لایەنە سیاسیەکانیش بوو و بەتاکیدیش خوێندنەوەیەکی ئەگەر ئەوەی بەواقعیانە خوێندنەوەی بۆ بکە لە ئاستی بەرپرسیارەتی بوو و لە ئاستی بەرپرسیارەتی جەنابی سەرۆک مەسعود بارزانی بوو چونکە واقعی ئێستا جیاوازتر لە دوو مانگی ڕابردوو کە کێشە لە هەرێمی کوردستان لە نێوان لایەنەکانە هەبوو یاخود پێت وایە ئێستا قەیرانەکان زیاتر بوون بۆیە پەیامەکەی بارزانی جیاوازیەیە؟ نا دەزانی خۆی ئەوەی 23 حوزەیران طبیعی 23 حوزەیران چەند لایەنێک یان بڕیارەکان یان ئەوەی کە لە 23 حوزەیران کرا تاکلایەنە بوو بۆیە بەتاکید دوای ئەوەی گفتوگۆکان بە ئاراستەیەک ڕۆیشتن بە ئاراستەی تێگەیشتن و بە ئاراستەی سازان و بەتاکیدیش ئەبێ هەر لە هەموو لایەنەکان ڕێز لە بۆچوونەکانی یەکتر بگرن چونکە ئێمە ئەگەر خاڵی ناکۆچیشمان هەبی بەڵام خاڵی هاوبەشمان یەکجار زۆرە بۆیە لە پەیامی جەنابی سەرۆک مەسعود بارزانیشدا وازەح بوو کە ئەبێ سەرۆکی هەرێمی کوردستان وەکو جەنابی کاک مەسعود تێکەڵ نەکەن لەگەڵ سیستەمی سەرۆکایەتی و یان دەسەڵاتەکانی سەرۆک ئەبێ تێکەڵ نەکەن بۆیە ئەبێ ئەمە جیاب بکەنەوە و وازەح بوو لەوەی کە مەسەلەکە مەسەلەی شەخسی نییە کە ئەمە مەسەلەکە پەیوەستە بە هەموو خەڵکی کوردستان و پەیوەستە بەو قۆناغی هەرێمی کوردستان. بەڵێ کاگالی ئێوە لە ماوەی ڕابردوو لە کۆبوونەوەتان لەگەڵ لایەنەکانێکێک لە داواکاری فەرمیەکانتانەوە بوو مانەوەی بارزانی بوو بۆ 2 ساڵ لە پۆستەکەیدا بەڵام ئەمڕۆتی کە بە هیچ شێوەیەکە و داواکارێکی لەو شێوەی باز نەکردووە کەواتە ئەم داواکاریەتان لە کۆبوونەوەکانی داهاتوو ینی دەکێشنەوە یاخود باز دەکرێتەوە؟ دەزانی لە بیدایەتەوە تاوەکو ئێستا هەم ئیعلام ڕاگەیاندن و هەمیش تعبیری ئەوەی کە لایەنە سیاسیەکان بە شێوەک لە شێوەکان تەسەور دەکەم ئامانجی خۆی نەپێکاوە یان ئەوەی کە پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک مەسعود بارزانی باسی کردووە وەکو خۆی باس نەکراوە. ئێمە داوای 2 ساڵی پێشتریش داوای 2 ساڵمان نەکردبوو بۆ سەرۆکی هەرێمی کوردستان. ئەو کات قۆناغی ئەو کات و پێکەوە کارکردنی لایەنە سیاسیەکان پێکەوە و ئیتیفاقی استراتیجی لە نێوان لایەنەکان وابوو کە ئەمە بکرێ و ئەوەی ئەو دوای 23 حوزەیران پارتی داوای نەکردبوو کە 23 حوزەیران ئەگەر بەو شێوەیە نەکرا باە ڕەنگە ئەو پەیامەی ئەوڕۆ کە جەنابی سەرۆک ئەوڕۆ ئەو پەیامەیدا من بۆ خۆم خوێندنەوەم بۆ سیاسەتی پارتی و سەرۆکایەتی پارتی ئەوە بوو ئەو پەیامە ڕەنگە لە پێشی 23 حوزەیران ئەو پەیامە درابایە بەڵام یعنی لە دوای 23 حوزەیران ئەگەر بەو شێوەیە لە پەرلەمان بە یەک لایەنە ئەمە نەکرا بە من دڵنیا بووم جەنابی کاک مەسعود ڕەنگە پەیامەکی لەو شێوەیەدا خوێندنەوەی بۆ ئەوە بوو کاگالی کاتە پێت وایە پەیامەکەی بارزانی لە کاتی خۆیدا بوو یاخود تاخیر بوو؟ نا لە کاتی خۆیدا بوو کاتی خۆی زۆر لە کاتی خۆیدا بوو چونکە من دڵنیام ئەگەر 23 حوزەیران نەبوایە ئەو پەیامە یعنی پێش تەواوبوونی سەرۆکایەتی هەرێم دەبوو پەیامەکە بۆ خەڵکی کوردستان هەمان ئەو پەیامە قەنە خوێندنەوەی من وایە وەکو کادرێکی پارتی کە ئەو پەیامە ئەو کات دەبوو بەڵام ئەوەی 23 حوزەیران ئاراستەی سیاسی بە شێوەیە گۆڕی کە بەتاکید ڕەنگە بە ئاراستەیەک ڕۆیشت ڕەنگە لە بەرژەوەندی خەڵکی کوردستان و ئەو قۆناغەش نەبوو بەڵام بە حکمەتی هەموو لایەک گەیشتینە ئەو ئەنجامەکە بێ هەوڵ بدەین تێگەیشتن هەبی لە نێوان لایەنەکان ئێستا ینی بە دیار کەوتووە لە قسەکانی کاکڕابوون معروفش من ئێستا جێم لێ بوو ئەنی پەیامی ئەمڕۆیان برایانی گۆڕان و لایەنەکانی تریش لەگەڵ 23 حوزەیران پەیامێکی جیایە بەتاکید ئەبێ خەڵکی تریش خوێندنەوەی هەبی بۆ ئەمە. کاتە کاگالی پێت وایە پەیامەکەی بارزانی کاریگەری دەبێت لەسەر کۆبوونی پێنجقۆڵی لایەنەکان لە داهاتوو؟ پەیامەکەی جەنابی بارزانی زۆر وازەحە یەک سەبارەت بە سیستەمی سەرۆکایەتی و 2 ساڵی ڕابردوو 2 ساڵی ڕابردوو ئەمە ئەگەر مەسەلەکە ڕاگەیاندن نەبیت یان مەسەلە
بەرژەوەندی لایەنە سیاسیەکان نەبی بۆ ڕاگررتنی جەماوەری خۆیان بۆ هەڵبژاردن کە هێشتا زۆر بۆ انتخابات بۆ هەڵبژاردن ئەگەر ئەمە نەبی هەموو لایەنەکان لەو قەناعەتەدان کە ئەو قۆناغی هەرێمی کوردستان و کورسان پێدا تێپەڕی نەک بارزانی پێویستی بەو کورسیە ئەو قۆناغە پێویستی پێێتی ئەو هەلومەرجە پێویستی پێێتی ئەمە قەناعەتی ئێمە نیە وەکو پارتی قەناعەتی لایەنەکانیش بووە لە دانیشتەکانی جیا بەڵام بە تاکید ڕەنگە ئەو وەکو ئێمە باسنەکان حەقی خۆشیانە چونکە ئەوان حزبی جیان جەماوەری خۆیان هەیە ئەمە ئەو قەناعەتە بووە کە پارتی باسی ئەوەی کردو کە 2 ساڵی دی ببین نەک پارتی وەکو داواکاریەک داوای کردبیتن. بەڵە کاکادیەوە لە ڕابردوو لە پرسیارەکەی پێشوو وەڵامی وازەحم دەست نەکەوت. ئێوە یەکێک لە داواکارە فەرمیەکانتان مانەوەی بارزانی بوو لە پۆستەکەی بۆ 2 ساڵ. ئەمڕۆ لە پەیامەکەیاڵێ بە هیچ شێوێک داوای ئەوەی نەکردووەوە ئامادەی ئەمانەتی سەرۆکاتی ڕادستی کەسێکی تر بکات. کەواتە هەز ناکەی ئەمە دوو بۆچوونی جیاوازە لە نێو پارتی دیموکراتی کوردستانەوە دەیبینیت؟ برای بەڕێزم من قسەکانی من وازەحە من گوتێن پارتی دیموکراتی کوردستان و جەنابی سەرۆک مەسعود بارزانی داوای ئەوەی نەکردووە بێتن بۆ 2 ساڵ و پێشتریش یان 2 ساڵ داوا بکاتن لەبەرەوە لە 20 مانگ یان لە دوای 19 مانگ سەرۆکایەتی هەرێم بەپێی یاسا کۆتایی پێدەهات تەواو دەبوو و فراغی یاسایی دروست دەبوو لە فراغی یاسایی دروست بووندا بەتاکید دەبێت سەرۆکی هەرێم ئەرکە یاساییەکانی خۆی جێبەجێ بکە ئەرچی یاسایی جێبەجێکردنی ئەرچی یاسایی داوای هەڵبژاردننی کرد کۆمیسیۆن وەڵامی داوە کە ناتوانانی هەڵبژاردن بکاتن بۆیە کاتەکە تەواو بوو تەبعی زۆر نیقاش لەسەر ئەمە هەیە لەسەر لە ڕووی قانونیەوە ئایا ئەو فراغا چۆن و بە چ شێوەیەک بەردەوام بوونی و گەڕانەوە بۆ ئەنجومەنی شورا و ئایا ئەمە خەلوویان خەلوونی ئەمە کۆمەڵێک مناقەشەی لەسەرکە ناگەڕێمەوە بۆ ئەوە ئەمە پارتی یان پارتی دیموکراتی کوردستان مەبەستی ئەوە بوو کە لەو قۆناغا ئێمە هەوڵ بدەین ڕێککەوین یان ڕێککەوین یانیش ئێمە بگەڕین ئێمە لە دەستور کۆتایی پێهاتە بوو ئیسیفتاشی بۆ دەکرا لەبەر سازان و لەبەر یەکێتی ڕیزەکانمان ئێمە دەستورمان گەڕاندەوە پەرلەمان بۆیە ئەگەر ڕێک نەکەوین چی بکەین خۆ ئەبێ هەوڵ بدەین مەجالێک دروست بکەین ئەو مەجالە بۆ ئەوەی فراغ دروست نەبی مەبەستی ئێمە ئەوە بوو سەرۆک بەردەوام بی بۆ ئەوەی لەو ماوەیە تاکو ئێمە یان لە دەستور بەپێی لەسەر دەستور ڕێککەوین یانیش ئێمە لایەنە سیاسەکان ڕێککەوین لە شێوەی حکومڕانیدا. کاگالی لە کۆبنەوەی هەشتەمی 5 لایەنەکە 4 لایەنە سەرەکیەکەی ئێتر یەکێتی گۆڕان یەکگرتو کۆمەڵ باسییان لەوە کرد کە ئەو پێشنیازانی کە بۆ پارتیان ئامادە کردو بە نەفەسی سازان نووسیویانە. ینی ئەمڕۆ پەیامەکەی بارزانی وەکو خۆت باست کرد و ڕابن معروف لە بزوتنەوەی گۆڕانیش باسی کرد جیاوازیە بوو لەگەڵ پەیامەکانی تر پێ دوای ئەم پەیامە هۆکارێکە بێ بۆەوەی کە لایەنەکان نەرمی زیاتر بنوێن و پێکەوە بگەنە ئەنجامێک. بە قەنەعاتی من گۆڕانکاری لە ئارای سیاسیان لە پەیامی سیاسی لایەنەکانیش بووە لە ماوەی 2 مانگی ڕابردوو و پەیامی جەنابی سەرۆک بارزانیش جیابوو لەگە پەیامەکانی تر لەبەرەوەی کاتەکەی جیابوو من باسم کرد بە تاکید هەم بۆ چوونەکانی ئەوان و دانیشتەکان و هەم پەیامی بارزانیش دڵنیام یعنی تەسیری ئیجابی دەبیتن بۆ لێک نزیک بوونەوەی بێر و بۆچوونەکان و ئێمە تەسەوریش دەکەین ئەمە ڕای شارعی کوردستانیشە و خەڵکی کوردستانیشە خەڵک بێزار بووە لەوە بەڕاستی ئەوەی کە لە پەیامەکەش وازح بوو ینی گرفتی کوردستان سەرۆکایەتی هەرێم نییە گرفتی کوردستان کۆمەڵک مەسایلی ترن کە پەیوەستە بە حکومڕانیش حکوومەتی بنکە فراوانە هەموو لایەنەکان با بگەڕێنەوە ئێمە حکوومەتێکمان پێکیناوە بەڕێککەوتنی هەموو لایەنەکان بگەڕێنەوە ئەو گرفتانی خەڵکەیەتی لە حکوومەت چارەسەر بکەین چ لە دەستی جەنابی سەرۆکی هەرێمدا سێ مەلەفی ئەساسی لە دەستی سەرۆکی هەرێمی کوردستانە مەلەفی سیاسی دەرەوەیە کە بە شایدی خۆیان لایەنە سیاسەکان و دنیاش ئێستا پێگەی هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ئاستێکی زۆر بەرزدا مەلەفی پێشمەرگە ئێستا پێشمەرگە بۆ بە سومبل مەلەفی ئەمن و ئاسایشەکە ئێستا کوردستان شوێنێکی ئارامە ئەم سێ مەلەفە لە دەستی کاک مەسعودە ئەوەی تر هەمووی بە ئیتفاقە لەگە پەرلەمان و حکوومەت و ئەمانە ئەوەی کە گرفتی خەڵکە و قەیرانە ئەوڕۆ لە کوردستان ئەمەیە کە پەیوەستە بە ژیانی خەڵک و بە گرفتەکانی خەڵک ئەمەش پێویستە لە حکومڕانیدا لە حکوومەتدا چارەسەر بکری ئەمەش حکوومەتی پارتی دیموکرات و یەکێتی و گۆڕان و فلان و ئەمەنیە حکوومەتی هەموو ئەو لایەنانەیە کە بەشدار حکوومەتی شەراکەیە کە هەمومان پێکەوە بەشدارین لەو حکوومەت. بەڵای زۆر سپاس بۆ عەلی حسێن ئەندامی سەرکردایەتی پارتی دیموکراتی